تۆماری بایۆمەتری و پێدانەوەی کارتی دەنگدان و زیادکردنی موالیدە نوێیەکان بۆ لیستی نوێ دەنگدان بەردەوامە. تا ئێستا زیاتر لە 77% هاوڵاتیانی کەرکووک تۆماری بایۆمەتریان ئەنجام داوە. مكتب انتخابات كركوك مستمرة بالتسجيل البايومتري. نووسینگەی کەرکووکی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بەردەوامە لە تۆمارکردن و دابەشکردنی کارتی دەنگدان و نوێکردنەوەی بایۆمەتری. لەدایکبوونی ساڵەکانی 2001 تاکو 2004 لە ئێستادا لە لیستی نوێی دەنگدان تۆمار دەکرێن. تا ئێستاش سەدا 77 هاوڵاتیانی کەرکووک تۆماری بایۆمەتریان کردووە، بەڵام 58,000 کارتی دەنگدان دابەش نەکراوە. لەگەڵ ئەوەشدا کاراسانی تەواومان کردووە بۆ ڕایکردنی کاری هاوڵاتیان و هەر کەسێک سەردانمان بکات لە ماوەی دەخولەکدا کارەکانی بۆ تەواو دەکەین. ئێرە بنکەی شۆرجەی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانە. کارمەندان ڕۆژانە لە سەعات 8 بەیانی تاوەکو 3 پاشنیوەڕۆ لە ئەرکدان بۆ ڕایکردنی کاری هاوڵاتیان، بەڵام بەدەنگەوە چوونی هاوڵاتیان بۆ جێبەجێکردنی کارەکانیان لە ئاستی پێویستدانە. ئێمە وەکو کارمەندانی کۆمسیۆن لە 8 بەیانی بۆ 3 پاشنیوەڕۆ لە بنکەکان ئامادەین بۆ تەوزیعکردنی پیتاقەکان و تۆمارکردنی ناوی دەنگدەران. کارەکانی ئێمە زیاتر تەوزیعکردنی پیتاقێ و تۆمارکردنی ناوی دەنگدەرانن، دەنگدەرانی تازە لە مواڵێتی یعنی بڵین کۆن تاوکو 2004 شمولی ئەکات و ئەوانش کە پێشترنیان کردو ئێستا بە هەمان شێوە بۆیانەکەینەوە. لە کەرکووک لە ڕێگەی 33 بنکەوە کاری تۆماری بایۆمەتری و زیادکردنی لەدایکبوونی 2001 تاوکو 2004 بۆ لیستی نوێ دەنگدان و پێدانەوەی کارتی دەنگدان ئەنجام دەدرێت. کۆی گشتی کەرکووک زیاتر لە 1,100,000 دەنگدەری هەیە و تۆماری بایۆمەتریش 77% تێپەڕاندووە. کارۆن محەممەد کورساد نیوس، کەرکووک.